سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت. بەشێکی زۆر لە هاوڵاتیان لە هەرێمی کوردستان باز لە کێشە و گرفتەکانی بەردەم کەرتی تەندروستی بە تایبەت لە نەخۆشخانە حکومی و ئەهلیەکان دەکەن. دەڵێن لە نەخۆشخانە ئەهلیەکان نرخەکان یەکجار گرانن، لە نەخۆشخانە حکومیەکان بەشێک لە ئامێرەکان لە کار کەوتون و پێویستیان بە نۆژەنکردنەوە و خزمەتگوزاری تازە هەیە. کێشە و گرفتە تەندروستیەکانی بەردەم هاوڵاتیان لە هەرێمی کوردستان چییە؟ حکوومەت چ پلانێکی هەیە بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە؟ نەخۆشخانە حکومیەکان چ جۆرە پێداویستیەکیان لەلا گرینگە و پێویستە چیان بۆ بکرێت تاوەکو خزمەتگوزاری زیاتر پێشکەش بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەن. پێم بڵێ تۆکو هاوڵاتێک ئێستا لە نەخۆشخانەی ڕزگاری هاتیێت چۆنە خزمەتگوزاریەکان ینی ئەو نەخۆشخانە ئەهلیانەی کە هەیە جیاوازی چێ لەگەڵ حکومی بەخوای کەکە زەوازەکەی چیان جیازەکەیان نوێترە نوێترە جیازەکە نوێترە و بە سیستەمەکی جوانتر شەکەی دەکرێت. باشە تۆ چی گرفتت بینی ئێستا چووی؟ هیچ گرفتەکەم نەدەوە بەس وەستە شێندا من برینەکەی کەم بوو ئیشەکەیان نەکرد لە برینەکەی نەکرد گوتن بڕۆ وەست دەبا دەرمانی لە عیلاج دەکرێت چینش دەرمانی نەبوو دەرمان بڕۆ دەرێ ینی نەخۆشخانە حکومیەکان گرفتی کەمی دەرمانیان هەیە زۆر شکەم کەمە زۆر کەم. ئێستا تۆ چیت کرد بۆ کوڕەکەت نەخۆش ئەو کوڕەکەمە نەخۆشە و ئینەمە محەممەد دەخۆشە برتا ئێستا لە دەرەوە دەرمانی گوت لێ بۆ هۆستی دایتە من لە دەرەوە لێرە نەبوو لێرە نەبوو دەلێ لێرە نیتە ئێبا بلو نیتەن وتی وەڵی دەی بچی دەری گرانە دەرمانەکەی هەر وەڵی نازانم خۆشانستا خۆشانستا وەڵی ئەمە لە سمەی لە سعات دەڕاوەسان تا یازدەونی و لۆ فاسە شخینی هەتا ئێستا لەوان نەکردی پاس نەکرد ناوەڵ قەرەبارق بوو وەرناگرن سعات دەوەرناگرن تو بە خۆت نەخۆش بوو یانە حەزت کرد لۆ خێزانم ینی نەخۆش بوو یانی هەر بۆ هەرمە بەس بوو بابا نەخۆش زۆر جار نەخۆشخانەی ڕزگاری و نەخۆشخانەکانی کوردستان دەڵێ کاکە خەڵکی زۆری ئێمە نەخۆش نییە هەر دەیەوێت چووکە پارە نادا هەر دەیەوێت فەحسێک بکە وەڵا نەخۆش ئەمە لەگەر نەخۆش دەم بچمە لە خستخان ینی لە سعات دەوە ڕاوەستامە لۆ فاسەشی نەبوو بۆ یازدەونی و قەرەباڵق بوو قەرەبارق بوو بەرێ بەبەرت نەکرد بەبەرم نەکرد ئێستا گۆتان بڕۆ سعات دووەرەوە دەبتە پارە تۆ دەچی پارە سعات ئەوجە چی دەکەیت تۆ؟ وڵای دەچمە مال بە پارە دەکەم لە دەری بە پارە چی بکەین؟ بەشێک لەو ئامێرانەی کە زۆر زەڕورن بۆ نەخۆشیە تایبەتەکان بە تایبەتی نەخۆشی شێرپەنجا کە بەشێکی زۆر لەو نەخۆشانە پێویستیان بەوەیە کە لە نەخۆشخانە حکومیەکان چارەسەر وەگرن بەو پێی کە لە نەخۆشخانە ئەهلیەکان بۆ هەر تیشکێکە لەم ژوورەدا ینی تیشکەکە هەیە لە 400 دلار تا 500 دلار و هەر نەخۆشێک پێویستی بە 25 جار ئەم جۆرە تیشکە هەیە. ماوەی مانگێکە بەپێی زانیاریەکانی ئێمە تیشکی تایبەت بە نەخۆشی شێرپەنجا ئەم تیشکە وەستاوە لە کار ڕۆژانە بەلای کەمیەوە بەپێی زانیاریەکانی ئێمە بەلای کەمیەوە 100 نەخۆش سەردانی نەخۆشخانەی ڕزگاری دەکرد سنتەری تیشک بەڵام ئامێرەکە مانگێکە وەستاوە ئەزمەیەکی زۆر دروست بووە خەڵکێکی زۆر دەڵێ ئێمە فەقیرین پارەمان نییە نەخۆشخانە ئەهلیەکانیش بەڕاستی پارێکی یەکجار زۆر وەردەگرن ینی ئەگەر هەر نەخۆشێک پێویستی بە 25 جار تیشک بێت وەکو باسیەوە دەکەن زیاتر لە دەفتەرێک و 20 وەرەقە پارەی دەوێت. لای دەچمە لای دکتۆر کە سەرپەرشتیاری ئەو بەشەیە بابزانانی ئێستا دیارە خەریکی چاکردنەوەی ئەو ئامێرن دکتۆر سڵاوت دەبێ ماندوو نەبن خەریکی چاکردنەوەی ئەو ئامێرن ئەو ئامێرە چیە لەسەر تا بابزانانی زۆر گرنگە بەڵێ ئەمەیان پێ دەڵێن ئامێری چارەسەرکردنی شێرپەنجە بە تیشک کە بەشێکی گرنگی چارەسەرکردنی بە تیشکە لە هەردوو حاڵەتی
لە مەرحلە بیداییەکان و لە مەرحلەکانی ئەخیری کەوایە زۆر نەخۆشەکان. زەرورە زۆر زەرورە. لە کوردستان چەند ئامێری بەم شێوەیە هەیە؟ دوو سنتەرمان هەیە، دوو سنتەرمان ئەو سنتەر ئێمە کە ڕزگاریەک ئامێری تێدایە و لە سلێمانیش دوو ئامێریان هەیە. کەوایە لە هەموو کوردستان دوو ئامێرمان هەیە. سێ ئامێر. سێ ئامێر بەڵێ. یان دووهۆکیشمان هەیە؟ دووهۆکنیتی بەس ئەوەی سلێمانی دوو ئامێری هەیە. سلێمانی خاوەن دوو ئامێر باشە. ئەوەیە. ئێستا هەولێر پایتەختە. بەڵێ. یعنی بە پێی زانیاری ئێمە 3 ملیۆن نزیکەی 3 ملیۆن هاوڵاتی لەم شارە بەتەنیا دەژی. باشە باوەرەوە. بەڵێ. نەخۆشیێکی زۆری شێرپەنجە هەیە. بەڵێ. باشە وەستانی ئەو ئامێرە کێشەی دروست نەکردووە؟ خۆی طبعاً وەستانی ئەو ئامێرە ئەتوانی بڵێن کارەساتە لەبەر ئەوەی چونکە زۆربەی ئەو نەخۆشانەی خاستن ئەوانەی کە لە مەرحەلەکانی ئاخیرینە و پێویستیان بە تیشەکەیە ئەوانەی کە نەخۆشەکە لە سەریتیان ئەوانەی کە حالاتی تاریئن یعنی هەمیان لە کارکەوتون و زەرورە ئەکید باشە بەڵام هەندێک کەس دەڵێ کاکە یعنی ئەم ئامێرێکی ئەوەندە زەڕور یەک ئامێریش هەبێ بۆ ماوەی مانگێک خەڵکێکی هەژار کە دەڵێن هەر جەلسەیەک لە دەرەوە سنتەرەکانی کوردستانەوەی ئەهلی 400-500 دۆلار یان زیاتر دەڵێن کارەساتە چۆن دەبێ ئامێرێک مانگێک لە کار بکەوێت کێشەکە چی بوو بۆ پەلە چارەسەر نابێت؟ کێشەی ئامێرەکەی پێویستی بە هەندێک قەتاغیارە و بە سپێرپارت هەبوو ئەو قەتاغیارانە قاعەتەن ئەوان لە کۆگای خۆیان هەیتیان و لە بەغدا هەیە ئەو جارەیان خۆی ئامێرەکە هەروایە چەند کار دەکاتمک و ئەوە ئەو ئەو قەتعانە بە نۆژانکردنەوەیە پێویستە ماوە بیانگۆڕیت ئەوانە لە بەغداژ نەمابوون پێویست لە درەوەی وڵات بێن لە دەرەوەی وڵات کەی چارەسەر دێت لە خلالی 3 تا 4 ڕۆژ دیکە ئینشاءالله ئەگەر هیچ گرفتکەمان لە ئەوە نەبێتن شەکە چارەسەر پارە هەیە خۆی پاران هەیە ئەو شەرکی عقدی هەیە لەگەڵمان کێشەمان نییە کێشەمان نیە چکە بەڵێ بەس ئیشەکەەوە بوو کە ئەو سپێرپارتە یان لە عێراق نەما بوو بینایان بڵێ سەبارەت بە نەخۆشخانە حکومیەکان چۆن نەخۆشخانە حکومیەکان بەخۆ نەخۆشخانە حکومیەکان بە زۆری بەڕاستی ئیتیمامات پێ نادەن ناچارتەکەن هانابەری بۆ ئەهلیەکان ینی ئەمە بەس قسەیە یانیش بەڵێ ئێستا تۆ ئەگەر ئەم قسەیە دەکەی ئەو هەموو خەڵکە نەخۆشە لێرەیە بۆ هاتووە گەر ئیتیمامی پێ ئیتیمامی پێ نادەن بەزەوش لەبەر بێپارەی هاتووە ئەگە ئیمکانێتی هەبێ ئامادە نیە بێ لێرانە 3 ساعت ڕاوەست باشە چەند دەبی تۆ هاتووی وە چیت بینیوە کە هەست دەکەی وەڵای ئیهمال کرا لە ساعات 8 هاتووە تا ئێستاکانە هەروە لێرە بێزار بۆ فەحساتمە بۆ فەحسی چی بۆ فەحساتمە بۆ فەحسی نازۆر لە سوێنەوە هاتووە ینی سڕەت بەبەر نەکەوتووە کە سە لەگەڵ سەر بەبەرەکەوێەوە سرت بۆ دانن یعنی وای لێکەن دێن زەلامەیە من پرسیارم کردومە کاکە دوتێت من 25 ڕۆژە سرم گرتووە 25 ڕۆژ سرم کرد ئەوە لە ئاکاتێکی ئەهلی وایە بە 2 ساعت بۆیانە کرد ئەوەش ئەهتمامە بۆ خەڵکەنان بۆی خەڵکەشانە بۆ ئەهلیەکانە بە ئەهلیەکان چی بکرێ باشە بەڕای حکوومەت چی بکاتن بۆ ئەوەی ینی کارەکانی ئەو باشتر ڕای وڵای حکومەت ئەتوانێت زەبتوڕە بتێوان لێ بکە هەمویان بکاتە مەراقب لەسەر یەکتری چکە من ئەگە خۆم هەست بە پرسیارتی لە خۆم لە ژیانی خۆمانەکەم بەخوا بۆ خەرشی کەش بەش پرسیارتی ناکەم قەرەباڵغی چی هەموو نەخۆشە و خەڵکی نەخۆش هەموو لۆ فاسیە هەموو بۆ فاسیرە چۆنە ینی ئەوەکان خزمەت گوزاریەکان چۆنە تەڕادەکی باشە بەس فاسەکان تاخیر دەبن فاسەکان زۆر تاخیر دەبن و خۆرەکانش دەڕۆن سعدیەک سعدیەک دەڕۆن ئەتو چی دکتۆر لەوێ نەبی من چیمە زۆر زار چیمە لێ نەبووە ماوەکانی چوم نەبوو پاسەکە کەتە ڕۆژی پاشتر دەچێت نەخۆشخانەی ئەهلیەت و ئەگە مەزبوروم چیمە عملیات ڕاوەستا بوو لێرە چیمە ئەهلی ئەو دکتۆرانەی لە قسوسەکان داهشم بیتاقی بە 25,000 هەمان دکتۆرە لێرە دانیشێ بەڵام لە عیادەکەی خۆی لەبەرەوەی پارەکەی وەرەگرێ مەبلەغێکی زۆرە احتیمامێکی باشی پێ ئەدا بەڵام لێرە یعنی باوەڕتەبی یعنی زۆر جار دکتۆر ئەبێت جوان تەرکیز بکات لەگە نەخۆشەکەی بڵێ فلان شتە نەفەر زاروێ کێشەیەکی دەسێت دێت دکتۆر فلان چ بوو ئەرکاکە چەندە پێم وتی تا بڕۆ ئەوە ینی ئوسلوبیان باش نیە بەڵام زۆر جار دکتۆرەکان دەڵێن کاکە ڕێژەی نەخۆش لە ڕێژەی دکتۆر زیاترە لە دنیا دکتۆر لەوانەیە ڕۆژانە بتوانی 5 کەس بپشکنی بەس لە کوردستان ینی بەسەد نەخۆشی جواز لێنە ئەنێ ئەو حەقیەوە نییە ماندوو ببێت دکتۆریش ڕاستە بەڵام زۆر جاروێت چوومە عیادەکەی جەنابیشی هەر لە شوێنی خۆی 100 نەخۆش دانیشتە
ینی جیاوازی دەکرێت بەڵێ پێت دەڵم یعنی لەوێ احتیمام پێدا لێرە نا فەرموها ئەوە من ئێستا هاتوومە سیرێکە 213 لێرە تازە چوم سعات چەند بوو 11 بوو سێزدە بۆچی 213 نەخۆش لێرە بۆ چی ئەخر نەخۆشیەک یعنی بۆ قرگ و لێ لوت یعنی بۆی پشکنینن بۆ پشکنێنێ منداڵ نەخۆشە بەڵێ 213 کەس دەپێش 213 کەس کە سعات 11 بوو یەکە چیانێتە دەرێ فلان کەس بەسە ڕایگرە تەواو بێزار بوویت باشە حکومەت ناتوانێ ئەو هەموو ینی بۆ سبەی بۆ سبەی گوتت کێشەمانەیە کێشەکان کێشەکە هەندێک نارمەندێک فەحسێ دەچێت دەرێ نییە لێرە دەبی لە دەرێ بکەیت ینی هەموو فەحسەک نییە هەموو فەحسەک نییەنا یان عیلاجی وەردەگری شەوان دەچیا ڕۆژ ئاوایە چێن دەرێرە بشتەوە لۆ عیلاجی وەرگری یەک شت دەدەنێ ئەوەندە حەبەک پارچەک یان دەرزیەک دەرێ ئەوەی لە دەرێ بکڕێت باشە تۆ ئەگەر نەخۆشکەویان ئەندامێکی خێزانەکەت نەخۆشکەوی دەیبیتە چێن دەرێ نەخۆشخانەی حکومیان ئەهلی وەڵە دەبەوە حکومی حکومیەکە باشە ئەرێ وەڵە باشە لەبەر ینی خزمەت گوزارەکەی باشە گزارەکەشی باشە و دەرمان و عیلاجیشی باشە یعنی باشە باشە بەڵام هەندێک جار نییە یعنی هەندێک جار ئەو عیلاجارە دەنووسی دەبی لە دەرێ باید 30,000 بکڕی یە دێت لۆ هاتیە خستەخانەی وێ یان نە ئەو قەرەباڵغێت چییە ئیشەکان ناڕوە ئیشەکان ناڕوە غرفەی شعاسبێنە چوومە ئیشعار بگرلەوە مندارە گچکە منداری ساوای پێەیە لەناو جانتایەکە جبزش دەخوایان فەیسبوکی دەکا ناڕوە سەڕە سعات نۆنی بوو ئیشە عەم دەرچوو بوو یەو کچێ ئیشە عەم دەرچوو بوو سعات ئەمە نەخۆشەکەیە بەێ سعات 11 شاعر وەی دایدمەوە هێلۆ سعات 11 شاعر دەرێت تەقلید دکتۆر تەقلید دەنووسی باشە ئیشە تەقلید تۆ پێدوانیە ئەمە کات بخایانی مەسەلەی پشکنینە مەسەلەی ینی پێدوانیە کات بخایانی یان مەسەلەکە ئەوەیە ینی ئیمالیە نەخۆش بە بڕۆ بازاڕی دکتۆر بە دەوردادێ بەس لێرە بە دەوردانە دا حاجی نەخۆشی تۆ سەلامەتی ئینشاءڵڵە ئێستا پێم بڵێ لە کەیەکەواتێ نەخۆشخانە والله ئەم سبێنێ هات لە سبەینێکەوە چیان بۆ کردی ئەوە هەموو ئەوراقەت چێ لە دەست والله 4-5 فەحسیان بۆ کردم بۆیان کردووی ئارە والله فەحسی خوێن و هەموو فەحسی خوێن هی ڕۆماتیزی ئیلتیهابی خوێن هی گژۆ هی چاوم هەمویان بۆ کرد باشە کەوای خزمەت گوزاریەکانی نەخۆشخانەی حکومی باشە والله مهمە عیبی نییە عیبی نییە نا والله بەڕەئی من بۆ من کراوە عیبی نەبووە پارەت داوە پارەی چییە دەمە 500 نارسیە 500 دینار باشە تۆ چی بینیەوە لە نەخۆشخانە زۆر جار دەڵێ نەخۆشخانەی حکومی ینی ئەهلیەکان باشتر تاسە نسمە ئەهلی نەچی ئەهلی یعنی ئەوەندەی بڕواتان بە حکومی هەیە بە نەخۆشخانەی ئەهلی نییە بەخوای سەمتوانی بچمە عیادە بەزوتم ئەچمە ئێرە احتیمامم لەسەر ئێرە لێرە مرتاحترن دکتۆرەکانی احتیمامتان باش پێێت ئێوارە بچمە پارەی بدەمێ و فەحزم ناکە وەکو یەک ئەرە والله من درۆ ناکەم بەم تەمەنە هەندێک جار هاوڵاتیان گلەی دەکەن دەڵێن کاکە کارمەندەکانی تەندروستی هەندێک جار ئیمانمان دەکەن لە ئەهلی وانیە بەس لە حکومی کارمەندی تەندروستی بە زەحمەت وڵامیشماندات بەنسبەت نەخۆشخانەی ڕزگاری زۆر لەگەڵ نەخۆشان ماندینە بڕوا بکە کارمان ئێستا بۆ نمونە من لە بەیانیەوە هاتوومەدەوام کە چەند ڕۆژە پشووی ڕسمی بووە ئەمڕۆ هاتی نەداوام چەند نەخۆش هاتووە زۆر لە کارمەندەکانی ئێمە ڕازینە بۆ نمونە ئەمە لە بەش چارەسەری سروشتی تابڵی دکتۆرەکانمان کارمەندەکانمان زۆر ماندوونە ناسانە زۆر ئیشکەرانە لەگەڵ نەخۆش ماندوونە ئەو نەخۆشانێک کە گلەی دەکەن بە قوربان کە تا ئەدەک دێتە ناو خەستەخانەوە دەزانی هەموو شتێک لێرە هەموو شتەکەیە بابە ئێرانە خەستەخانەیە ڕۆژانە بە هزاران بە 2000 نەفەر دێتە خەستخانە هەموو شتێک لێرە دابین ناکرێت بێ بتانینەوە دابین ینی کێشت چی ئەوەی هەموو وەکو کارمەندی کێشە ئەوەیە بەڕێزم مەسەلەن نەخۆش زۆرێک کە نەخۆش کە دێ زۆر بێتام زۆر بووە دوو مەسەلەن کە دێتن کابرا دکتۆرە ڕۆژانە ناتانی 100 لە خۆش 150 نەخۆش بەیەک شتی یەک مێش بستەسە ئەو نەخۆشە چوار کارمەندی لێ بوو کە خزمەت بکەن دوو چوو بوون خۆیان دەژۆرە گرت بوو دووش خزمەتێت ئیمالیان کرد ئێمالیان کرد هەبوو بەرێ باشە چی دەڵێ تۆ کارمەندی تەندروستی وەڵام منەڵم نەخۆش بە هیچ رازی نابێ بەڕاستی لۆدێکی زۆرمان لەسرە ئەوان هەر مشتێکیان نەوێتن باشە لۆدەکە کە دەڵێ زۆرە چۆن بیخەڕوو ژمارەکە ئێوە لە تاقی چەندتان هەیە ڕۆژانە چەند نەخۆشتان بوو بەخوای یعنی حساب ناکرێ نەخۆشی ڕزگاری بەڕاستی یەکجار زۆر لە هەموو شوێنێکەوە دێ بۆ ئێرە ئەی لەبەرەوە ئێمە خزمەتی زۆرەکەین بەڕاستی بەڵام نەخۆش پێی نازانێ وازانێ و تاکە شەخصە دێ خزمەت بکرێت چەند کەس بەڕێ دەکرێت بۆ نمونە لە بەشەکەی تۆ لە بەشی
ئێمە بەش یافرەتان ئێمە زۆرە یەک بەش ناگرێتەوە هۆڵی لەدایک بوونە ساڵی عملیاتە ئەوەیە کوتانە تۆ پێم بڵێ بەجددی ئێمە ینی کێشەکەمان لە کەمی نەخۆشخانەی حکومیە یان لە زۆری نەخۆشیە لە زۆری نەخۆشە زۆری نەخۆشی ئەمن ئەوڕۆ تقریبا نێزەکەی زیاتر لە 450 فحوسات نەخۆش خینی لێ وەرگیرە 450 کەس لە سبەینەوە ئەو هەموو نەخۆشخانەیە هەیە بە حکومی بە ئەهلی نەخۆشی ژێکجار زۆرە کێشەکە لە چێمە و زۆر ئێستا نەخۆش هەیە لە تەواری ئەو بەریەوە ڕادێ ئیعالەی لانیە دەرێ نەخۆشم دەسە تەواری بەرامبەرمان ڕۆژهڵاتی عالەشی لۆ دەنووسی دێتە ناو خەسخانەی یعنی هەر دەرێ لە خۆم فعسە شخینی دەکەم یان ئەشعاشی دەگرم ساولێکەریە باشە هەمووی پێویست نییە نەخۆش هەیە بۆ نمونە نەخۆشی ئێسکی هەیە پشتی ژان دەکا هاتۆتە خەسخانەی بۆ لای دکتۆر پشتی ژان دەکات چۆ فاسی چاوری کردووە ئاخر چۆن وا دەبێمە پشتی ژان دەکات چاوری کردووە نەخۆش هاتووە سەری ژان دەکا فاسی یورینی بۆ نووسراوە یعنی ئەتۆ کێشەیە ئەوە یەک دووش ئەتۆ نەخۆشی هاتووی بۆ فەحسێک هەشت کەست لەگەڵ هاتووە هەشت کەس ئەتۆ نەخۆشەکەی هەشت کەس لەگەڵ هاتووە هەشت کەسەکە لەگەڵت هاتوون بۆ خۆت نەخۆشی خوشکەکە دەگەڵا برایە بچووکەکە دەگەڵا ئامۆزایەکە یاوەرانی نەخۆشیش ئەزمەیەکی دیکەیە کاتی پاسەوانیش ڕۆژانە مەعاناتی هەیە وانە ئێستا داتا مەعاناتت هەیە تۆ بۆ چی خەڵکەکە دەڵێ هەشت کەس قەڵەباڵغەکە زیاتر لەو کەسێ لەگەڵ نەخۆش دێ بەڵێ نەفەر یەک کرنج نەخۆشە هەشت نۆ نەفەر لەگەڵا بۆ ئیسنیان دەدەن کاک چ بکەین ئیستعلامات لێ بەشێکی زۆر لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە تایبەت دانیشتوانی هەولێر پەیوەندیان بە ئێمە کردووە کە لە نەخۆشخانەی ڕزگاری گرفتێکی گەورە هەیە کە لە سنتەری تشک ئامێرەکانی وەستاوە بەر لە ئێستا باسمان لە لیزەری تایبەت بە شێرپەنجە کرد هەر لە هەمان نەخۆشخانە ئێستا هەر لە هەمان ینی نەخۆشخانە لیزەر بەڵکو بڵێن تیشکی ستیسکان دیسان وەستاوە بازانین ئەم بەڕێزە کارمەندی تەندروستی ئەم بەشێ ماندوو نەبیت لە کێکەوە مامێرە تێکچووە ماوەی مانجێک دەبیتن پرسیانەکانم پێ بڵێ زیان ینی ئەو هاوڵاتێکە فەقیرە تووشی حالەتێکی جەڵتەی ناخۆش دەبێت چی بەسەر ئەوە حالەتەکەی بابرین جەسەدیەن کە دێتە ئێرە یەکەم جار ئیشەکەی بۆ ناکرێت ئیشەکەی تاخیر دەبی ئەوانە زۆر جارە دەبی بستاهلی بێزگە ئەوەی کە تێچووی زۆرە ئەوەل جاری ئەوە زۆر ئیشەکەی تاخیر دەبی جاری وا هەیە مەترسیان دەبی ناگاتە ئێستا ئەمە زانیمان مەترسی لە سەرژیانی نەخۆش زیاتر دەبێت کە ئەم ستیسکانە وەستاوە بەس پێم بڵێ ینی ئامێرێکی ئەوەندە گرنگ ئامێرە کە پێی دەگوتێ ڕوحی نەخۆشخانە تا ئێستا بۆ دەبێ مانگێک چا نەکرێتەوە ئامێرە وەستانیە پارە نییە چی کێشەمان هەیە ئەو پرسیارەی دەبی تەوجیهی لایەنی پەیوەندیدار بکەی مەسەلەن ئەوەل زار با بڵێن ئیدارەی مستەشفا دەبی بە سەرۆکایەتی زەحمەتەوەی تۆ بزانێت چاکردنەوەی زەحمە نییە پارەیە ئێمە زۆرە پارەکەی بزانێت کاک کامەرە بزانێت ئەمە بەسەڵات ئەمە ئێواران پرایڤێتمان هەیە ئێواران بە پارە سعرێکی ڕەمزی کەم مەسەلەن وەکو چارێجێک مەبلەغی تێچووی دەرەوە ئیش دەکەین بەیانیان نەگوت چەندە لێرە لە دەرەوە چەند لێرە فەحسەیە ئیسەر بە 120,000 دیناریە لە دەرەوە لێرە ئەمە بە 15,000 دەکەین یعنی دەکرێت ئەو ئامێرە پارێکی باش باسیەوە دەکەم هەیە نەخۆشی شێرپەنجە ئیسک ئێمە بە 20,000 لۆی دەکەین لە دەرەوە بە 250,000 زۆربەی نەخۆشەکە کە شێرپەنجەی دەبن نێک چێست ئەبدۆمین. کاک مەهدی ئێوەکو بەرپرسی ئەم پشکنینە مختەبەر لە نەخۆشخانەی ڕزگاری خەڵکێکی زۆر سەردانی نەخۆشخانەکەی ئێوە دەکات پشکنینیش دەکات بە پێی زانیاری من ینی پشکنین ڕۆژانە زۆر دەکرێت بەڵام هەندێک جارگلەی دەکرێت دەڵێن ینی وەکو پێویست مامەڵەمان لەگەڵدا ناکرێت ئەگە بینە سەر واقع بەڕاستی ئەلێرپانە
تەمەەن نەخۆشخانەی ڕزگاری تاقیگەی نەخۆشخانەی ڕزگاری لە خزمەتی هاوڵاتیاندایە لە سعات هەشتی بەیانی تاوەکو سعات دوی پاژنیوەڕۆ ئەمە ئەو تێستانەی کە لە دکتۆرەکان لە بۆمە دەنووسین ڕەوانی برن ئەو پشکنیانی کە لەومان دەنووسن ڕەوانی ناو تاقیگەی دەکرێت ئەمە خوێنیان لێوەردەگرین و لێرە پشکنەکانیان لۆ دەکەین بە شکلێکی عام بەڵام ڕۆژانە لە تاقی خۆمان زۆر زیاتر ئەمە ئیش دەکەین لەبەر ئەوەی ئەو نەخۆشانێک کە دێنە ناو نەخۆشخانەی ڕزگاری یعنی پێویست نییە بێنە ناو ڕزگاری دایرێکت بەڵکو پێویستە لە مەراکز سەحیەکان یعنی لە بنکە تەندروستیەکان ڕ لەوێن ئەگەر ئیشەکانیان لە بۆ دابین نەکرا اینجا ڕەوانی نەخۆشخانە حالەتی تار بزەبت مەبەستم کە پێویستیەک لە بنکەیەک نەبوو اینجا بزەبت بەڵام من فەوزایەک دەبینەوە یعنی تا ڕادەیەکی زۆر قەرەباڵغێکی یەکجار زۆر دەبینەوە ئەمە حالەتێکی نۆرمالە نەخۆشخانەکان نەخێتوانایمە تقریبان ئێمە دەتوانین بڵێن ڕۆژانە دەتوانین 100 نەخۆشی لێرە لەو تاقیگەی بەڕێ بکەین لەگەڵ ئەوەشدا ڕۆژانە ئەمە 100 هەتا 400 نەخۆشی بەڕێ دەکەین بەلای کەمی ڕۆژانە ینی لەناو ئەو تاقیگەی نەخۆش لە تاقی خۆتان سێ بەرابەر سێ بەرامبەر بەڵام بەم شێوەیە ئیشکردن دەبێ ئەمە ئیشکردنەکە دەتوانین بیکەین بەڵام نەخۆشەکە زۆر ئیسفادە ناکە لەبەر ئەوەی ئەمە هەتا ئەو 400 نەخۆشەی بەڕێ دەکەین تا تایزەکانیان تەواو دەبی دەگەڕێتەوە لاین دکتۆرەکە دەبینی دکتۆرەکە خلاص بۆ دەوامی ئێمە پێویستیمان بە سیستەمێکمان بە سیستەمەکەیە تاوەکو ئەوانە ڕێک بخرێ ئەگەر نا هیچ مشکلەمان نییە ئەمە لە ناحیە نەخۆش لە ناحیە ئەجیزەکان ئامێرەکان هەمویان دەتوانین ئامێرەی هەمووی نوێنەوە هەمووی برێن کواڵیتی بەرزن. دکتۆر با لەوە دەست پێ بکەین ینی تەمەشای نەخۆشخانە حکومیەکان دەکەین لۆدێکی یەکجار زۆر لەسەر نەخۆشخانە حکومیەکانە بەلای ئێوە ئەمە شتێکی تەندروستە ئەمە کێشی کەمی نەخۆشخانەی حکومیمانەیە یان کێشەی زۆری نەخۆشمانەیە لە کوردستان بە شێوەیەکی گشتی پێویستە یەک لە سیستەمەکان ئەوەیە کەوا نەخۆش ڕەوانە بکرێتن بۆ نەخۆشخانەکان لە ڕێگای بنکە تەندروستیەکانەوە. ئێستا ئەمە بەڕاستیەک لە کارەکانی کە پێویستە ئەنجامی بدەین زیاتر گرنگجی بە بنکە تەندروستیەکان بدەین و پزیشکی پسپۆریان بۆ دابین بکەین ئەو فاسیلیتیان ئەو پێداویستیانەی پزیشکی کە پێویستیان هەیە لە پشکنین و لە ئامێری سەرەتایی کە ئەوانەی دەبێتە هۆی دیاریکردنی یان تەشخیصکردنی نەخۆشیەکان ئەوانە دابین بکەین بۆ بنکە تەندروستیەکان تاوەکو ژمارەیەکی زۆری نەخۆش لەوێ چارەسەرۆرگرێتن. ئەوە لە پلاندایە ئینشاءڵا لە فترێکی نزیک وا دەکەین ئەو بنکە تەندروستیانە نەخۆش زیاتر ببینن پسپۆریان زیاتر بۆ دابین بکرێتن و پشکنینەکانی زیاتر بکرێتن وا لێ دەکا کەوا ڕەوانەکردنی نەخۆش یعنی بەلای کەمی ئەگە بکرێت 50% ئەو نەخۆشانە کەم بکرێتەوە لە بۆ نەخۆشخانەکانی تر وای لێ دێ لە نەخۆشخانەکان ئەوە یەک لە هۆکارەکان دەبی کە لۆت یان قەرەباڵغی لە ناو نەخۆشخانەکان کەم بکات. باشە دکتۆر ئێمە بەدووە داچوونمان کردووە ینی خزمەت گوزاری هەیە تا ڕادێ خەڵک ڕازی هەندێکیش ناڕازین بەڵام هەندێک ژار ینی تەمەشا دەکرێت لە ڕووی ئیداریەوە کەم تەرخەمی دەبیندرێت. ئێستا بۆ نمونە لە نەخۆشخانێکی گرنگی هەولێر دوو ئامێری گەورە کە یەکێکیان پشکنینەوەی تر لیزەرە کە پەیوەندی بە ژیانی خەڵکی هەژارەوە هەیە لە دەرەوە زۆر گرانە چەند مانگێکە یان مانگێک زیاترە لە کار کەوتون بۆچی ئەمە؟ خۆی کە جەنابەت باست کرد یەک لە کارە سەرەکیەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەیە کەوا گرنگجی بە داوامکردن و کارژێڕی نەخۆشخانەکان و داوامکردنی فەرمانبەر بە گشتی بە پزیشک و کارمەندان و ئەوانەوە زیاد بکرێتن یان بە شێوەیەکی ڕێکوپێکتر داوامەکان بکرێتن ئەوە یەک لە گرفتەکان ئەوەیە بۆی هەیە وای لێ دێتن کە ئەوە لە ڕووی کارجێڕی و بە دوواداچوونی کێشەکان زیاتر بەساناتر چارەسەر ئەو سیتیسکانەکان بەنسبەت ئەو ئامێرە گەورانە هەر هەمووی پێویستی بۆی هەیە کەوا گرێبەستی سازانەوەیان هەوێتن هەندێکیان هەیەە هەندێکیان لە بەغدا سازانەوەکەی دەکرێتن کەوا دواکەوتێ لێ ئەوانەی کە لە لای خۆمانەوە بابرێن لەلایەن حکوومەتی هەرێمەوە ڕەزامەندی لەسەر دەدرێتن ئەوانش مەزموعاتی زۆریان کراوە بەس ئەو دوو حالەتەی کە جەنابەت باسی دەکەی ئەوانە
زۆر جار وایە شەریکەکە خۆی دەچیتن دیاری دەکات گرفتەکەی لە چیدایە بەس پێویستی بە پارچەی یەدەک هەیە ئەو پارچەیە دەکات نەخێر خۆی هاوڵاتی دوومان ئەشیایەک 400-500 دلار لەسەر یەک پشکنی ینی بکابرێت چەند جارێک پشکنی ڕاستە خۆی بەڕاستی بە دوواداچوونمان کردیە لەسەر ئەو حالەتە لەگەڵ کۆمپانیا قسەمان کردووە ئێستا مەوادەکەی دەرچووە لە گەیشتی تا هەرێمی کوردستان و لە خلالی ئەو یەک دوو ڕۆژە ئیشاڵەت چارەسەر دەبێت بەس هەندێک لە ئامێرەکان هەیە تەنها یەک دانە هەن ئەوەی کە وەکو زەنابەت باز دەکەی ئەو ئامێرانێک کە یەک دانە هەن کە لە کار دەکەویتن ئەوە پێویستی بە کاتێک دەخایانی تاک و پارچەیە دەگەکەی دێت و لە بۆەوەی چارەسەر بکرێت و دەست بەکار بێت. بەهۆی گرانی نرخی نەخۆشخانەکانی ئەهلی خەڵکێکی زۆر ڕویان لە نەخۆشخانەکانی حکومی کردووە لەگەڵ ئەوەی کە هەندێک جار لە ملا و لەولا گلەی هاوڵاتیان هەیە بەڵام بەشی زۆریان لەگەڵاوەن کە خزمەتگوزاریەکانی نەخۆشخانە حکومیەکان لەبەر ئەوەی کە بڕێکی کەمی پارەلیان وەردەگیرێت هەموو کات لە پێشترە لە نەخۆشخانە ئالیەکان لەگەڵ ئەوەشدا دوو ئامێری گرنگ کە لە تەواوی هەرێمی کوردستان بەشێکی زۆر هاوڵاتیان ڕوو لە هەولێر لە نەخۆشخانەی ڕزگاری دەکەن لە کار کەوتووە بەرپرسان لە وەزارەتی تەندروستی دەڵێن ئاگاداری ئەو حاڵەی چارەسەریان بۆ دەدۆزینەوە لە نزیکترین کات ئەو ئامێرانە دەکەونەوە کار لەگەڵ ئەوەشدا دەڵێن سیستەمی تەندروستی لە هەرێمی کوردستان پێویستی بە ڕێخستنەوەیەکی جددی هەیە تاوەکو خزمەت گوزاریەکی باش پێشکەش بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکات و دەشڵێن ئەولەویەتی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان لە کارەکانیدا کەرتی تەندروستی لە خۆ دەگرێت تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێ.